هەر بۆیە ئەم بڕیار و هەنگاوانەی وزارەتی بەرگری و سوپای عێراق زەنگێکی مەترسیدارە و یادەوەری تاڵی تاوانەکانی ئەنفال و دەرکردن و دەربەدەرکردن بەبیری هەمووان دێنێتەوە بە تایبەتی کە لە چەندین شوێنی دیکەی وەک سەرگەڕان و داقوق و لەیلان و تسعین و یایچی و دێبەگ و تەپە سوپا دوور لە پێشەی خۆی دەستوەردانی لە زەوی جوتیارانی کورد و تورکمان دەکات و تا ئەم ساتش بەردەوە بۆیە ئێمە وەک چالاگوانان و نووسەران و ڕێکخراوەکانی بواری جینۆساید ئەمڕۆ کە لێرەدا پشتیوانی تەواوی خۆمان بۆ جوتیارانی کورد و تورکمانی مانگرتو لەم خێوەتگەیەدا ڕادەگەێنین و وە پاڵپشتی هەموو داواکاریەکانیان دەکەین هاوکات هەموو ئەم هەنگاوانەی ئێسەی دەوڵەتی عێراق بە زەنگێکی مەترسیدار و پێشێلکاریەکی ڕوونی خاوەنددارێتی مڵک و ماڵ و پێشێلکردنی مافی مرۆڤ دادنین هەروەها لێرەوە داوا دەکەین یەکەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەلە بکات لە دەرچوواندنی یاسای هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلسقیادەتی سەورەی ڕژێمی بەعز وەک لە بڕیاری ژمارە 30 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاماژەی پێکراوە. دوو تا ساتی جێبەجێکردنی بڕیاری ژمارە 30 ناوچەکانی مادەی 140 لە تەواوی ئەو بڕیارانە بەدەرکرێن کە تایبەتن بە گۆڕینی ڕەگەزی زەویەکان لە کشتتوکاڵیەوە بۆ نیشتە جێبوون. سێ پەلە بکرێت لە جێبەجێکردنی بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیرانی عێراق تایبەت بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لیژنەی شئونی شیمالی حیزبی بەعز کە تایبەتن بە بژاردنەوە واتە ئیطفای زەوی و زاری کورد و تورکمان. چوار پەلە بکرێت لە جێبەجێکردنی مادەی 140 دەسوور وەک لە خاڵی 15 محوەری تەنفیزی کارنامەی کابینەی حکوومەتەکەی محەممەد شیاع سوودانیدا هاتووە. 5 سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق وەک فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ڕێگری بکات لە دەستێوەردانی هێزی سەربازی و چەکداری بە تایبەتی سوپای عێراق لە کێشەی زەوی و زارە کشتتوکاڵەکان لە ناوچە کێشە لەسەرەکان.